بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەسەر بابەتێکی تر لە ئەو بابەتانەی کە حکومەت تێرێن بەنیازە بە ئەهلیان بکە و بیاندا بە کەرتی تایبەت یەکێک لەو بارانەی کە وەزارەتی تەندروستی بەنیازە بیان خاتە سەر کەرتی تایبەت ئەویش پزیشکانی نیشتەجێی خولاو کە بە مقیمەکان ناسراون لە نێو نەخۆشخانەکاندا و ئەرکێکی کاریگەر و گرنگ لە نێو نەخۆشخانەکاندا ڕایی دەکەن. گفتوگوێن بابەتە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر چالاک قەشانی ئەندامی ئەنجومەنی باڵای سندیکای پزیشکانی کوردستان. دکتۆر سڵاو لێبێ بەخێراتی سەرچاو. دکتۆر ئەم بابەتی بە ئەهلیکردنی کەرتی تەندروستیە بەر لەوەی بێنە سەر باسی پزیشکانی نیشتەجێی خولاو، یعنی ئەمە بۆ ئەوها ئەم تەوژمە بە خێرایی دەچێتە پێش، یعنی ئەمە بۆ بەرژەوەندی خەڵکە بە بڕایتەوە. بەڵێ سپاس بۆم دەرفەتە دیارە هەمومان نەزانین کەرتی تەندروستی کەرتێکی گرنگە بەڕاستی پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە. ئەکرێت تۆ خزمەتکردن زۆر ڕێگای تر هەیە کە بتوانانی خزمەتی زیاتری هاوڵاتیان پێ بکەیت. ئێمە هەمومان نەزانین ئێستا هاوڵاتیان گلەیەکی زۆریان لە نەخۆشخانەکان هەیە، گلەیەکی زۆر هەیە لە نەخۆشخانەکان کە هۆکارەکەشی ئەتوانم بڵێم پزیشکان و کارمەندان نییە، هۆکارەکەی ئەو قەیرانەیە کە قەیرانی موچەوە ڕۆژەی قەیرانێک دروستە بێ و هۆکاری نەبوونی نەخۆشخانە و کۆمەڵە ئامێری پزیشک وانەیە. بەڕاستی ناکرێ، یعنی هەمومان نەزان بەپێی دەستوری عێراق خزمەتگوزاری تەندروستی مافی هەموو هاوڵاتیەکە کە بێ بەرامبەر بۆی دابین بکرێ لە هەموو بوارێکە لە هەموو بارێک کەرتی تەندروستی. بەڕاستی وەزارەتی تەندروستی و حکومەت بەگشتیە بێ پلانی هەبێ ینی بۆ کەرتی تەندروستی ئەگەرمانەوە خزمەتی هاوڵاتیان بکەین. ئێمە ئەو بڕیارەی کە ئێستا دێنە سەر باسەکەی یعنی پزیشکی نیشتەجێی خولاو کە بیانۆکە ئەوەیە ژمارەیان زۆرە. کەواتە بە من پرسیارەکەم بکەم، پزیشکانی نیشتەجێی خولاو دەخێنە سەر کەرتی تایبەت، یعنی چۆن؟ ئایا ترەمان نابن بە فەرمانبەری کەرتی تایبەت، دەبنە فەرمانبەری کۆمپانیایەکی یان خاوەن نەخۆشخانەیەک، چۆنە ئەمە؟ بەڵێ لە ڕاستیە تا ئێستا بڕیارەکە ڕوون نییە. بڕیارەکە پێشنیارێکە کە کراوە، پێشنیارەکە شۆکارەکەی ئەوەیە کە ژمارەی پزیشکانی نیشتەجێی خولاو زۆرە، کە بەڕاستی منۆک و پزیشکێکە پێشتریش لە ئیدارەیە بووم، من ئەمە بەڕاست نازانم کە پزیشکمان زۆرە، ئێمە پزیشکمان زۆرە و لێمان زیاد بێ بینێرین بۆ نەخۆشخانە تایبەتەکان. هەمومان نەزانین ئێستا لە هەموو زۆربەی شارەکان لە شارێکی وەکو سلێمانی ئێمە فریاکەوتنێکمان هەیە، دوو فریاکەوتنمان هەیە، یعنی نەخۆشخانەی شار هەیە، فریاکەوتنی نەخۆشخانەی شۆڕش هەیە. تۆ ئەکرێ بتوانی خزمەتگوزاری زیاتر پێشکەش بکەی، فریاکەوتنێکی تر دروست کرێ. وەکو خۆمان نەزان لە هەولێر فریاکەوتنی ڕۆژهەڵاتێ ڕۆژاوا هەیە، بۆ لە سلێمانی نییە. یعنی تۆ بتەوێت خزمەت بکەی، بەڕاستی ئەم پزیشکانە عەدەدیان زۆر نییە، یعنی ئەوەی بازەکرێ ئەم ژمارە زۆرە، هەزار پزیشکمان ئەم ساڵ دامەزرێ. من لە ڕاستیە کە پێم وتی وەکو پزیشکێک کە پێشتر چەند ساڵێکی دارم کردووە، یعنی پزیشکە مقیمەکان دابشکردنیان بەو شێوەیە نییە کە بتوانی خزمەتێکی زۆری پێ بکەیت لە نەخۆشخانەکان. من لە نەخۆشخانەی شۆڕش بووم مانگانە 15 پزیشکمان بواتەوە، پزیشکی نیشتەجێی خولاو کە نەمانەزانی چۆن یعنی دابەشیان کەین لەکوێ دەوام بکەن. ینی ژمارەکە کەم ژمارەکە کەمە، ئەو دابشکردنی ئێستا هەیە ژمارەکە کەمە. من ئەوە بە بیانوویەکی وا نازانم کە بڵێ پزیشکمان زۆرە بیانێرین لە کەرتی تایبەت. بەڵام تۆ دکتۆر ئەمە چۆنە؟ ینی ئەمان کەرتی تایبەت پارەکەیانەداتێ، موچەی مانگانەیانەداتێ، ئیترە بێ دەست لە حکومەت بشۆ، ینی ئەمە چۆنە؟ وەڵاهی بەڕاستی بڕیارەکانی حکومەت هەمووی مفاجەیە ئێستا، یعنی کە ئەیبینین بڕیارەکانیش لە کاتی گونجاوان نییە. یعنی ئێستا لەم کاتەیە کە خەڵک بێموچەیە، خەڵک بارودۆخی خراپە، موچەخۆران لە وەزعێکی خراپن، تۆ ناکرێ لەم کاتەیە بڕیارێ دەرکەی کەرتی گشتی نێڵی هەمووی بکەی بە کەرتی تایبەت. یعنی ئەمە بڕیارێکە زۆر جار بڕیارەکان ئێمە پێشتر بڕیاری زۆری حکومەتمان بینەوە کە بڕیارەکان لەوە چێ بڕیارێکی باش بوو بێ، بەڵام لە کاتێکی نێگونجاو کراوە. یعنی ئەم بڕیارانەش بۆ خەڵک بەڕاستی بۆ پزیشکانیش وەکو مفاجەیەک وایە، یعنی ناکرێ تۆ بڕیارێکی بەو شێوەیە بدرێ بەبێ ئەوی پلانێک تەبێ پلانەکەی وەزارەتەکەن. دکتۆر واللهی پێشترەوەی بیستمان وەکو تاقیقەکانیش کە باس کرا، بەڕێز وەکیلی وەزیری تەندروستی ئاگای لێ نەبوو، بەڕێوەبەری گشتی بەڵێ ئاگام لێ نییە، بەڕێز دکتۆر ڕێهێڵ ئاگادار نەبوو، بەڕێوەبەرە گشتەکانی وەزارەت ئاگادار نەبوون. تۆ ناکرێ
نەخۆشخانەکان هەمووی بدەی بە کەرتی تایبەت بەبێ ئەوەی پرسوڕا بە بەڕێوبەرە گشتیەکان و بە پارێزگاکان بکەیت. یعنی ئەم بڕیارانە پێویستی بە پلان هەیە. تۆ ئەگەر بتەوێ خزمەتی زیاتری خەڵک بکەی هەمومان نەزانین ئێستا نەخۆشخانەکان کەمە. وەکو باسم کرد ئێستا لە سلێمانی ئەمە پێویستمان بە 3 فریاکەوتنمان هەیە، پێویستمان بە 2 نەخۆشخانەی مناڵان هەیە، پێویستمان بە 2 نەخۆشخانەی مناڵبوون هەیە. تۆ ئەگەر پلانت خزمەتکردنە ئەم پزیشکانە عەدەدیان کەمە. ئەگەر هۆکارەکەشی من نازام هۆکارەکەی ئەوان کە زۆری پزیشکانە بەڕاستی و دەڵێن ژمارەکەی زۆرە، ئەڵەن ژمارەکەی زۆرە. ئێمە ئەبینین لە هەموو بوارەکانە کە باسی پزیشکانەکرێ ئەو پزیشکانی ددان و دەرمانساز دەوەج بەیان دانەمەزراوە. بەڵام لەولاوە حکوومەتی هەرێم ڕۆژانە لە کۆلیجە ئەهلیەکان کۆلیجی ئەهلیە کاتەوە، کۆلیجی ددان و دەرمانساز و ئەو کۆلیجی پزیشکی گشتیش کرایەوە کە زانکۆی کوردستانە. بێجگە لەوەش یعنی من ناڵێم ئەمە زۆر سەیرە جارانیان و پارە بدە و خنجەڵ پەڕە کوردەواری وایە. بەڵێ ئێسەیانی پارە بدە و بەڵێ بەداخەوە ئەزان چۆنە منەمێ ڕاستیەک بڵێم جاران زۆربەی کوڕی هەژارە بوو بە پزیشک بە حەقی خۆی بە هەوڵی خۆی بە ماندووبوونی خۆی نمرەیەکی بەرزیێنە بەم شێوەیە ئێستا نەبوو. یعنی لە هەموو سلێمانیە ساڵانە 50 کەس وەرەگیرا لە کۆلیجی پزیشکی. بەڵام ئێستا بەداخەوە ئێستا دیاردەیەکی تریشەیە. یعنی حکوومەتی هێرێم ئەبێ پلانی هەبێت تۆ بێ بە پێی پێویستی خۆت زانکۆ دروستکەی. ئێستا وای لاتۆ لە هەموو شار و شارۆچکەی کۆلیجی پزیشکیەکەنەوە. ئەوە لە زانکۆی گەرمیان کراوەتەوە، لە زانکۆی کۆیە کراوەتەوە و بەنیازن لە زانکۆی هەڵابجا پزیشک زۆر بێ یانەوەی کە ئەمانە بە ضرورەت نازانن. من لە ڕاستیە وەکوتم ڕەنگەی سوا بڵێن خۆی پزیشکە نەخێر من ئێستا ژەڵێمەوە عەدەدەکەمە. ئەگەر بتەوێ خزمەتی هاوڵاتیان بکەی، ئەگەر تۆ وەکو باسم کرد چەند نەخۆشخانەیەک زیاد بکەی، یعنی تۆ شتێکیەوە نەقرس نییە لە سلێمانیە نەخۆشخانەیەکی سەد بێدی لە ڕۆژئاوای سلێمانی دروستکەی بیکە بە فریاکەوتنێک و ئەم پزیشکانە سوودیان لێوەرگری لەوێ خزمەتی خەڵک وانە لە زۆربەی شوێنەکان ئێمە لە دەروی شار لە کەلار لە شوێنەکانی تر کێشەی گەورەترین کێشە فریاکەوتنەکانە کە پزیشکی لێ نییە. یعنی قەزا و ناحیەکان شار و شارۆچکەکان زۆربەی کێشەی نەبوونی پزیشکیانەیە. دکتۆر ینی ئەمە کەمی زیاترەوە بڕیارە ڕوون بکەینەوە. ئەڵبەتە بەڕێزان ڕەنگە ئێستا بڵێن بڕیارەکە خۆ دەرنەچووە یان ئەمە لە خۆیانەوە قسە دەکەن. بەڕێزان بنەما و بیرۆکەی ئەم بەرنامەیە ئەم گفتوگۆیە گفتوگویەکی بەڕێز دکتۆر سامان وەزیری تەندروستیە کە ئاماژە بەوە دەکا پێشنیار هەیە بۆی کام کارە بکرێ و ڤۆیسی بەڕێزیانەیە کە قسە لەسەر ئەم بابەتە دەکا. ئەڵبەت ئێمە لە ڕوانگەی پیشەی بوونمان و لە کورسات ئەو ڤۆیسە ئاشکرا ناکەین واگەر پێویستکە بێگومان بینەرانیش دەتوانن گوێ لێ بگرن. بەڵام وەکوتم لەبەر بنەمای پیشەی بوونی خۆمان ڤۆیسەکە ناخێنە ڕوو. دکتۆر یعنی مێ لەسەر ئەمە ینی مۆقیمێک موچەکەی چێتە سەر نەخۆشخانەیە گیان ئەمە چۆنە؟ وەڵا ئەزانی چی کە تۆ ئەمە بی بە کەرتی تایبەت ئەی حکومیەکان دواتر ئێستا بۆ پزیشکانیش ئەو پزیشکانی کە دانەمەزراون لە ئێستاوە لە قەلەقی ئاژین. یعنیڵێ ئێمە کە ئەخرێنە کەرتی تایبەت بە گرێ بەس دەخرین موچەکەمان نەخرێتە سەر نەخۆشخانە ئەهلەکان مولزەمەکرێ خۆی ئەبێ شێوەیەکیش بێ. یعنی تۆ ناکرێ پزیشکێک موچە لە کەرتی گشتی وەرگێ بینێری لە نەخۆشخانەی ئەهلی خزمەت کا بێ بەرامبەر. یعنی ئەمە ئەبێ میکانیزمێکی بۆ دابنرێ. وەکو باسم کرد خۆ نەخۆشخانە ئەهلەکانیش پێویستە یعنی پێویستیان بە پزیشکی مقیمە. بەڵام ناکرێت تۆ هەموو بەشەکانی کەرتی تەندروستی تاقیگەکان و پزیشکان و هەمووی بکێ بە کەرتی تایبەت. یعنی بەڕاستی ئەم ناڵم نەبوونی پلان لە وڵاتی ئەمە هۆکارەکەی ئەم جۆرە بەڕیارانەیەکە. دکتۆر بەڕێز وەزیری تەندروستی کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی ئەنجامدا دوایەوەی کە لە بەرنامەی پرسی ڕۆژ بەڕێز دکتۆر ڕەهێڵ بریکاری وەزارەت وتی ئەو کارەی تاقیگەکان قۆرەخکاریە ئاگاداری نین. ئەماژەی کردوتی ئەمە دکتۆر سامان وتی نەخێر قۆرەخکاری نییە بۆ خزمەتی خەڵکە پارە لەسەر خەڵک زیاد ناکە ئیش و کارەکانیان خێراتر دەبێ کارەکانیان باشتر ڕای دەکرێ. ئەگەر واوێ چ گرفتێکیە نانیەوە لە نیەتەکە دڵنیانین کە بۆ ئەوە بەڵێ ئەزان چۆنا تۆ ناکرێت لە وەزارەتێکا کە وەکیل وەزیر هەیە کۆمەڵی بەڕێوەبەری گشتی هێوان ئاگادار نەبن کەم بڕیارە دراوە. ئەو جۆرە بڕیارانە پێویستە بەڕێوەبەرە گشتەکانیشی پارێزگاکان ئاگادار بن.
تۆ ناکرێ هەموو تاقیگەکانی هەرێمی کوردستان بدرێت بە یەک کۆمپانیا ئەکرێ هەر پارێزگای و ڕێگە قانونێکی وایە تۆ هەموو پارێزگایەک ئێستا نەخۆشخانەکان ئێمە نەخۆشخانەکان لە تاقیگەکانە ئەوەی کە ئەوانێکن زۆربەی نەخۆشخانەکان لە بەرەبەری گشتەکان زۆر کۆمپانیا ئامێری پزیشکی هێنێ بێ بەرامبەر ئەیدامە نەخۆشخانەکانەوە ئێستا کراوە بەس تۆ موادەکەی لێ کڕیت بەڵام تۆ ناکرێ هەموو کوردستان بدرێت بە یەک کۆمپانیا بەبێ ئەوەی پارێزگاکان ئاگادار بن ئەجا بە تەکیدی یعنی بە دڵنیاییەوە ئەمە لەسەر هاوڵاتی لۆدەکە زیاد دەکات چونکە تۆ کۆمەڵێ فەحسی تر کۆمپانیاکە تۆ یەک کۆمپانیایە ئەو کۆمپانیایە بڕیارەدا نرخی فەحسەکان چۆن بێ یعنی کە ئەدرێ بە کەرتی تایبەت ئەبێ پلانێک لەبەر لە ئەوە هەبێ کە تۆ ئەیانەوێ داهاتێکیان دەستکەوێ یان فەحسەکان هەمووی هەبێ و بەڵام بە سعرێک بدرێ بە هاوڵاتیان ئێستا خۆمان نەزانین لە نەخۆشخانەکان زۆربەی بێ بەرامبەرە تۆ لە فریاکەوتنەکان لە نەخۆشخانەکان تۆ ناکرێت تاقیگە بکەیت بە پارە لە نەخۆش وەرگری لەبەرەوە بەڕاستی ئەمە پلانەکان من پێم سەیرە یعنی وەزارەتی تەندروستی لە جیاتی ئەوەی بیمەی تەندروستی پێشنیار بکات لە جیاتی ئەوەی کەرتی گشتی و تایبەت جیا بکاتەوە یعنی ئێستا و فەوزایی هەیە لە کەرتی تەندروستی زۆربەی ئەوانەی کە لە کەرتی گشتی کارەکەن پزیشکانی پسپۆر و ئیخسایی ئەوانە کارمەندانی زۆربەی ئەوانە کە لە نەخۆشخانە هەلێکانی شەکەن یعنی تۆ جارێ وەرە کەرتی گشتی و کەرتی تایبەت جاکەرەوە 20 ساڵە باسی جاکردنەوەی باشکردنی سیستەمی تەندروستی ئەکرێ ینی سیستەمی تەندروستی بەم بڕیارە بە پەلانە ناکرێ بەڕاستی خۆمان نەزانین ئێستا حکومەت لە کۆتاییە و تازە خەریکە حکومەتی تازە ئەکرێ ئەو بڕیارانە بخرێتە حکومەتی تازەوانە ئالەم کۆتاییە فرسەتی لێ هێنن لە بارودۆخێکی گونجاوترا بێ ینی هاوڵاتی بارودۆخی گونجاو بێ ئەو بڕیاران بە بڕوای تۆ ئەم بڕیارە دڵنیا ئێستا کە دەیبینن لە کورسات نیوزەوە پزیشکانی شەجی خولاو یعنی بۆ ئەوانیش تۆزێک هەم تازەیە هەم سپرایزە هەم ناخۆشە بۆیان ینی پێ دوایە چ کاردانەوەیکیان دەبێت من ئەوەنەی ئاگادار بم وەکو سندیکا و ئاگاداری و پزیشکە گەنجانە بم کە پەیوەندیان پێوە کردوین زۆربیان وایە بین کە چارەنووسیان نادیارە ینی ئەڵێ ئێمە خرینە سەر بەت لەسەر چ بنەمایە کۆمەڵی پزیشکێنەری بۆ کەرتی تایبەت و ئەوی تر لە کەرتی گشتی بێ موچەکەی لەکوێ بێ بە گرێبەست دەبێ ئەمە هەمووی یعنی ئەگەر بکرێ بە گرێبەست بۆ پزیشکان کێشەی گەورەیە ینی تۆ لە نەخۆشخانەیەک تایبەت بە گرێگبەست بە ئەوەی نەخۆشخانەکە بە دڵی خۆی موچەیاتێ یعنی وەکو ئەوەی ئێستا هەیە لە نەخۆشخانە هەلێکان لەبەرەوەم بڕیارە بەڕای من ناکرێ ئاوا بە مفاجایی بدرێتەوە پێویستی بە پلانە پێویستی یعنی حکومە دەبێت پلانەکانی خۆیان بچێتەوە کە تۆ پزیشکە زۆرە ئەم هەموو زانکۆیە بۆ کەیتەوە بەڕاستی بێجگەلەوە ئێستا دیاردەیەکی تر هەیە ئەوەی کە باسمان کرد جاران پزیشکی هەژار زۆربەی ئێستاش لە پزیشکی ئێستا وای لاتووە کۆمەڵی خەڵکی تر بە دەرەجەی 65ەوە ئەچن لە زانکۆکانی ئۆکرانیا و ئەرمینیا و من ئاگادارم بە هەزارەها خەڵکەیە بە دەرەجەی 65ەوە لە زانکۆکانی ئێران لە ئازەربایجان لە ئۆکرانیا لە کرماشان لەمانە ئەخوێن و ئەمانە ژێنەوە ئەبن بە پزیشک تۆ بێ فەرقێکی ئەمانە بکرێ لەگەڵ ئەو خەڵکەی تر یان بەڕاستی حکومە دەبێت ڕێگە نەدا کە تۆ پزیشک زۆرە بۆ ڕێگە بەو خەڵکادەی بە دەرەجەیەکی 50 و 60ەوە ببێ پزیشک جابن بە پزیشک دکتۆر بەڵێ زۆری هەبەسمە بن بە پزیشک لە ڕووی کردداری وڵی ئەوەی ئێمە بینیمانە تا ئێستا وەزارەتی تەندروستیش خۆی ڕەزامەندی نەداوە زۆر خەڵکەیە تەواوی کردو ڕەزامەندی نەداوە لەسەر دامەزراندنیەمانە چونکە لە ڕووی کوالیتی و کەفا ئەو زانستیەوە ئەمانە فێر نەبوون یعنی خۆ دەزانی کە لە زۆربیان لە وڵاتانە لە ساڵێکە 3 مانگە ڕوا بۆ خوێندنەکەی یعنی تۆ ناکرێ بە 3 مانگ ساڵی 3 مانگ بڕات و بێتەوە بڵێ من پزیشکم یعنی ئەبێ بەڕاستی حکومت پلانی هەبێت تۆم هەموو خەڵکان نێریتە دەرەوە پزیشک زۆر ئەم هەموو زانکۆیە بۆکەیتەوە یان جاران زانکۆی سلێمانی و دوهۆک و هەولێر هەبوو ئێستا تۆ لە گەرمیان زانکۆکەیتەوە کە ئەم ساڵ بینیمان زۆربەی خوێنکارەکان خۆپشاندانیان کرد بەڕاستی لە نەخۆشخانە تۆ کە زانکۆیەکەیتەوە پێویستی بە نەخۆشە بۆ ئەو پزیشکە فێر بێ ینی لە نەخۆشخانەیە کە نەخۆشی تیانە بێ لە ڕووی زانستیەوە پزیشکانە بەڕاستی یعنی لە ڕووی زانستیەوە پێش ناکەون لەبەرەوە بەڕاستی هیچ پلانێک نییە من لەگەڵەوە هەموو خەڵک حۆڕە یعنی حەق خۆیەتی خەڵک هەوڵ با بێ پزیشک
بەڵام تۆ نابێ حکومت خۆشی هەموو خەڵک بکە پزیشک و دوای دوایی بڵێ وڵام پزیشکمان زۆرە بەڵام ئەوەی ئێستا هەیەوەکو باسم کرد لە سەرەتاوە من ئەو ژمارەیە بە زۆر نازانم ئەگەر بتەوێ خزمەت بکەیت لە خزمەتێکی باشتر بکەیت کە هاوڵاتیان لە خزمەتەکان ڕازی بن و بە پێی پێداویستی شارەکانی ژمارەکەتان لەلانیە دکتۆر چەندن ژمارەیان لە نزیکی بڵێ لە سنوور ساڵانە تقریبان 500 پزیشک دامەزراوە بۆ هەمووی ئەوە نییە بە سنووری سلێمانی هەمووی 500 پزیشک بوو ئەم ساڵ ئەڵێ ئەبێ بە 1000 و شتێک ینی ئەو ژمارەی کە لەگەڵ پزیشکانی پێشووە من وەکو باسم کرد ینی ئەو گلێ زۆرەی لە کەرتی تەندروستی هەیە ئەکرێن پزیشکانە بەکاربێنی تۆ قەزا و ناحیەکان و منەوە نەی خۆم ئاگادارم وەکو پزیشکێک زۆربەی قەزا و ناحیەکان پزیشکی لێ نییە یعنی کێشەی گەورەی ئەوان لە فریاکەوتنەکان پزیشکی لێ نییە دوای ئەم بڕیارانە لە ئەنجومەنی باڵای سەندیکای پزیشکانی کوردستانیش گفتوگویەکەکەن لەبارەی ئەم بڕیارانی وەزارەتی تەندروستیەوە وەڵا بەداخەوە مە شتێک بڵێم ینی وەزارەتی تەندروستی لە زۆربەی بڕیارەکانە هیچ پرسێکی بە سەندیکای پزیشکان و سەندیکا تەندروستیەکان نەکردووە لەم بڕیارانە کە ئەدرێ کە پێویستە وەکو باسم کرد پرسوڕا بە هەموو لایەک بکرێ بۆ تۆ کە بڕیارێکی دروست بیت پێویستە پرسوڕا بەو سندیکایانەش بکرێ بکە پەیوەندیدارم بە کەرتی تەندروستیەوە ئێمە هیچ ئاگادار نین لەم بڕیارانەوە تا ئێستاش لە زۆر شتی تریشە هیچ پرسێک بە سندیکای پزیشکان نەکراوە. باشە بیر لەوە ناکەنەوە لە نێو خۆتانە گفتوگۆ بکەن لەسەر ئەم بابەتانە بەڵێ ینی هەڵوێستێکی ڕوون وەکو باسم کرد تا ئێستا ئەمە ئەوەی کە باس کراوە پێشنیارە بەڵام تۆ پێش ئەوەی خۆی تاقیەکانەوە بڕیارکرا بۆ دەستی ئەوە هەیە پێش ئەوەی پێشنیارەکەیەکسرە بێبەتان بەرنامەیەمە لە چوارچێوە ئەوەیە پێشنیارەکە هەیە بۆ لەبەرەوەی دەزانین لە بەرژەوەندی خەڵک نییە بووی لە میدیاوە باسی دەکەین بۆی بەر بۆ بگرین ڕاستە وڵا ئەبێ بەڕاستی ئەو پلانی بۆ دابنرێوەکو باسم کرد مەبەستیان چیە لەم پێشنیارەی کە نەگەر مەبەستیانەوەی هەموو کەرتی گشتی دابخەن و بیخەنە سەر کەرتی تایبەتەوە بڕیارەکە ئاسانە توان نەخۆشخانەکان هەمووی داخەن و هەمووی بکرێ بە کەرتی تایبەت و وانە بەڵام بەڕاستی حکوومەتیشە بێ بارودۆخی هاوڵاتیانی بکە ئێمە پێشتریش بینیمان کە خەڵک ڕازی نییە لە بڕیارەکانی حکوومەت زۆر بڕیارە درێ لەم کاتەیە پێشتر کامێرەی تیژڕەوی و پۆینت و لە کاتێکە بڕیارەکە درێ کە خەڵک موچەی نییە کە خەڵک سێ مانگ جارێک موچەوەرەگرێ بارگرانێکی زۆر ئەخرێتش سەرژیانی خەڵک ئێستان بڕیارە لەوە چێ لە داهاتوە بڕیارێکی باش بێ بەڵام کاتێک بڕیار باشە کە وەزعێکی ئابووری موچە خۆران مستەقیر بێ ئارامیە کە بێ خەڵک بزانێکی موچەوەرەگرێ بیستی مانگ موچەی خۆی وەرگێ کێشەی نابێ پارەی نەخۆشخانە بە پارەی تر بە بەڵام ئەم بڕیارانە بەڕاستی نە کاتێکی گونجاوە نە بارودۆخەکە گونجاوە بۆ بڕیارێکی ئاوا کە تۆ کەرتی گشتی هەمووی بکرێ بە کەرتی تایبەت. زۆر بەڕێز دکتۆر چالاقەشانی ئەندامی ئەنجومەنی باڵای سەندیکای پزیشکانی کوردستان سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاس خێراتی سەرچاو